بەخشەندە و میهرەبان هاوڕێیانی عزیز دۆستانی گران قەدر سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. هۆکارێک ئێمەی لە دەورێکا جەمکرەسۆ غەیری ئەو هۆکارەکانە، هۆکارەکانی تر یا سیاسین یا اقتصادین یا بەرژەوەندی تاکین، ینی ئینسان و شوێنی نەفعی خۆی ئاگەڕێ. وەلێ وەختێ هاتیتە بابەتی ژینگە سنوور نامێنێ، یاسای سیاست نامێنێ، بەرژەوەندی تاکی نامێنێ، بەشک و ئەو شتانە تێنە ئاراوە کەسانێکە ئێمەیان نەدیوە بۆ ئەوان یەکەین، کەسانێکە دژ بە ئێمن ئێمە خزمەت بە ئەوانەکەین، کەسانێکە لە وڵاتی ئێمەوە دوورن ئێمە خزمەت بە وڵاتەکەیانەکەین، چون ژینگە سنوور ناناسی. هەڵمی قەرەسووە ڕەنگە لە کانەدا ئەوێتە باران، بارانی رووسیەس لە بێخاڵی سۆرانۆ تێتە ئەوێتەکانی و ئاو پەلەورەکانی چەمەکانی هەشێڵان و تاڵاوەکانی هەشێڵان و چەمی قەرەسوون ڕەنگە بچن لە وڵاتێکی ترا هێلانە بکەن. من لە دانمارکە لە حەوشی ماڵێکە قەرێ هێلانە هەڵوەسیا و کە بینیم زۆر بەداخەوە نوتم بۆ وتیان ئەم هێلانە 4 ساڵە تێتەوە بۆرە هەرچیە ساڵە ئیتر ئەی ناسین ئیمساڵ نەهاتێسەوە خۆزایە کام ڕاوچی ڕاوی کردوێ یا کام چقەڵ خواردیوەتی، هیوادارین چقەڵ خواردیوەتی ڕاوچی نەیکوشتوێت. بۆیە ئەگەر باوەڕێکی گەورەی واو پیا کرد ئیتر لە خۆ وازە هاورد دنیا ئەوە بچووک بووە بۆ زانی لە ئەم گۆشەکەیە خەتایە بکەی لەو گۆشەکەیەکی هەڵۆگیرەکە تۆ گەورەتر بووی لە دنیا. بۆیە ئینسانە گەورەکان بیری ژینگەی یانەس هەر چنێکیش گەورەی بەرامبەر بە ژینگە و بە ئەکۆسیستم بۆ کەسانە دواتر گوێم لێگرن. ئەکۆسیستم ینی ساعاتێک ماشینێک تەڵێ سیمی ماشینەکە دەربێرە ڕۆشن ناوێت، باترێکەی کار نەکا کار ناکە ماشینەکە، سعاتێک چرخدەندەیەکی عیپەیە بکە ئیترس دقیق کار ناکە، سعاتەکە وەختی خۆی ڕاستیەکان نایەژێت. جەهان واسە بڕوا بکەن مارێک نەسڵی دوای بێت گۆشێ لە جیهان تێکەچێت. من بۆ کەسانە دوورن و گوێم لێگرن قسەکەم ئەوانە تەمەنیان لێ ئێمە فرەترە. ئەگەر تا ئیسا نەمردوون ئەم پیاوانە بڕێکیان هاوتەمەنی منن ئەیان کەمە شایەت چەند پەلەور ئەناسن 20 ساڵ لەمەوبەر بووە و لە 20 ساڵ لەمەوبەرە تا ئیسان نەتان دیگە، چەند گیا و خواردەمەنی کەش بوو 20 ساڵ لەمەوبەرەتان هاوردە و ئیسایتە هەر نەماوێ، چەند کانی بوو ئەچون دەموچاوتان لێ شۆرد و ئیسا جێگەکەی کەس نازانێوا لەکوێ. ئەمە ئەو تێکچوونانەسە ئیسا لێکەوتەیەوە ئەخیر لێکەوتێژم بۆتان. هاوینی ئیمساڵ لە ڕەنگی هاوینەکانی تەمەنی هێوە و هەر کەسێ هەرچەنێ ئەمریوە 8 هاوین ئەمرتووە لێتە پرسم هاوینی ئیمساڵۆکی ئەو 8 هاوینەکە و 2 دەرەجە زەوی گەرم بووە، 2 دەرەجە گەرم بوون ئەشێ مناڵێک 37 دەرەجە دەمای بەنیوێ بێتە 38 دەرەجە تا دایکی سەری لێ بشێ بێژە تەوی کردێ، بێتە 39 دەرەجە تا ترسی تەشەنج بگرێ ڕابکەی بۆ دکتور و تەوڕی بۆ بکەی لای مەلایەک و ئستامینوفونی لە جەیەک بۆ بێری، بێتە 41 خەتەری مردنی هەست. زەوی خەتەری مردنی پیا کرێت 2 دەرەجە گەرم بووە، یەخەکان ئەتاوێنەوە ئیتر ناکرێمانە گشتی بێژم کەسێژێ یەخیانی چی جەمسەرەکان یا قوتبەکان ئەو نەئاوی شیرینیان تێ هەڵگیریە ئەگەر ڕۆژێک ئەو نەمێنێ هەر ئەوانە وردەوردە بتاوێنەوە بۆ بە شەرسەدان ساڵی تر بە شەرۆبانی زەویوە ئەژی ئیسا ئەتاوێتەوە چواتە ناوی قیانوسەکان سۆڵەوێت، بەرزی ئاوەکان زیاوێت، کشوەرێ وەکی دانمارک 2 متر لە بازێ جێیا لە سەتحی دەریا بەرزترە، بەرزترین جێی دانمارک 6 مترە، برجێکەوەکی برجی میلادێژینی من چوم لەو برجان نانم خواردە 6 متر لە زەوی بەرزە. ئەگەر بێت و ئاوەکان 2 متر بەرز بوونەوە سەدان شار و گوند ئەوێتە ژێری ئاوە کە ئیساژن 500 ملیۆن ئاوارەمانەوێت، 500 ملیۆن ئاوارە دابش بکەوە ملی 10 میلیارد شارێوەکی ڕوانسەر احتماڵەن 5,000 نەفرێکتان نەکەوێت ئەوە ترافیک لە شارەکەتانە، ئەوە سەف لە نانەواکانتانە. بۆیە ئەوە هێمە ڕائەکەین دارێ بکوژێنینەوە ڕائەکەین پەلەورێک نەمرێت هینی بێکاریمان نییە، هینی بێعقلیمان نییە، هینیەوەسە ئەوەوە ئێمە لە داهاتوایی بینین بڕێ کەس ئائیسا نایبینێت، ئەو کەسەوە لە پارکێکە دانیشێ ئەشخاڵەکانی جەم ناکات نەداهاتووە بینێ و نە ئێسا لە ئێسا تربیەتی مناڵەکانی ناوێنێت لە داهاتووی وڵاتەکەی خەریکە بەرەو قەیرانەوەات. خۆ هەر داگیرکردنی دژمن ئاوارەی نییە، ژینگەکە ژیانی تیان نەمێنێ مەجبورەوەی ئاوارە بووی. بۆیە بم بۆ وەختێسی سپاسی ئەنجومەنی شڕۆی ڕوان بە چەندین دەلیل
ئێمە خۆمان درەختمان نەمانتوانیە بەخێوی بکەین وشک بووە ئەمان درەخت ئەنەن هوەریان نییە درەختداریەکە هوەرە چون درەخت ناین سەعاتێکە درەخت درێکە کوڕ ئەو کەسەسە لە عمرەکە کۆڵ نەدا نە لە سەعاتە ناشتنەکە هەر کەسێک دارێکی ناسێ برینی کردێسە ژینگە دارێکی هەڵکەندێ کە زنووە ئەوە زەخمێکە چاڵێکی هەڵکەندێ لە زەویە کە زنووە ئەوە زەخمێکی ترە دارەکەی ناسەوێنە زەخمێکی ترەوە خوێی نەکاسێ برینی دروستکرە خۆزایار داری نەنیە و ئەگەر نای بەخێوی بکات قەرەبوویە و غەڵەتانیە کردێسۆ کە من لە چەند ساڵی پێشە هەر لەسەری ئەم سراوە لە خزمەتیان ناوین تەکی جەماعەتێکی ترا دار نریا بۆ یەکێ لەو کەسانە ئەم بڵاوریەلە یا ئەم فوکەریەلیە ناردیە درەختێک نریا لەوێنە ئەو درەختە بووە هەوێنی ئەو دەدانە ئاگرۆکوژێنە ئەو ناردیەسی بۆتان چون نەزانێت درەختەکەی خەریکن و خوێوەکەن ژینگەکەی خەریکن ئەپارێزن ئەو دەدانە ئاگرۆکوژێنە دروسە بەدەسی دۆستانی ئێمە و لە ڕێگەی ئەمەواتەوە لەکانە هەستێک دروستی کرێت لە یەکەم شاری فێربوونی کوردی جیهانە لە تەواوی دنیا یەک شاری کوردیمانە ناوینریایە شاری فێربوون پێنجوێنە و پێنجوێن بە هەموو شێوەیەک خەریکی فێربوونە و یەکێ لە شتەکانی فێربوونی بەخشینە بە ژینگە لە هەر کوێیەکێک خزمەتی ژینگە بکات ئێمەوە خۆمان ێزانین و بیشتوانین یارمەتیەکەین ئەو ئێوە لێرە ئەمەکەن هەر ئیمڕۆ قسەم کرد بەر لەوە بێم وتی دڵنیاون پاڵپشتی ژینگە پارێزیانەکەی نەگەر شتی تریچیان گەرەک و تەکی توا قسە بکەن و تۆ تەکیێما قسە بکە ئیشەڵا ئەمە جێگە دەستی هێوەز لە وڵاتی ترا جواوی داسۆ بەشێکی تر پاراستنی ئاژەڵەکانە من شایەتم ئەمان چەندین جار خۆم پەلەورم بۆیان ناردێ حتا بیلا تەژوی گوێ درێژمان ناردێ لێرا بە هەر شێوەیە توانیانە تا جێگەیەکە ناومیدی دەسی پێکردەمان ناومید نەون و کاریان کرد ئەمین چە دڵخۆشیەکە و آخر قسەش کە گەرەکمێ بیکەم ئەشێ ئەمانەوامان کەمتر لەوانیانە نەزانین وا شەهید بوون لە ژینگا شەهیدەکان زۆر گرنگن بەلامانە وەلێ خۆزگا شەهید نەوایەن هەم لە ماڵی خۆیان نابژیایەن هەم مناڵی خۆیانیان بەخێو کردایە هەم تەمەنێکی فرەتر دار و درەختی ئەم وڵاتیانە بپاراستایە بۆیە ئەوانەوانە سووتیان خۆتان بە کەمتر لەوانە مەزانن وا سووتیان ئەوان زۆر بەڕێزن بۆمان وەلێ ئێوە هێزن بۆمان ئەگەر ئەوان ڕێزن بۆمان شکۆی وڵاتێک دووچتە شکۆیانی عزەتی نەفس یەکێ هێزە یەکێک ڕێزە ئەشێ بە ڕێزوی تا ڕێز بێت ینی ئەشێ لە پێناوی ئەرزشە باڵاکانە قوربانی بووی خۆپەرستی نەکەی بۆ گەل بۆ نیشتمان بۆ مرۆڤایەتی بۆ ئەخلاق حازروی ئازاری خۆی بدەیت ئەمە ڕێزتە داتی و ئەگەریش لێزانی و پێوێ و ئەسپا و پێوێ و تکنیک و پێوێ و تکنۆلژیا و پێ و ئەقڵ و زانست پێ ئەمیچە هێستە داتی بۆیە ئەوانەوا چوون باوەک و ڕێست ماشایان بکەین ڕێزی ئێمن شانازی ئێمن هەر لە ئەم جێگاوا دانیشتین کاک محەممەد و کاکاشم تا ئەو ڕێگە دوورانە لە ئیمامی ئەوانەوە فەوتیان کردو لە ناوی جەنگڵەکانە شەهید بوون سووتیان تا ژینگەی سنە تا ژینگەی پێنجوێن و هەڵەبجە تا ئەو پۆلیسانی دارستان و ژینگە پارێزانە بە تەقەی چەکدارێکی نائەخلاقی لە شاخە لیانە درێ و شەهید دەکرێن ئەمانە گشتیان بۆیە من با یادی ئەوانیش بکەین ئێمە بە شوێنی ئەوان ناچین وەلێ هیوادارم شەهید نەوین هیوادارم بریندار نەوین هیوادارم بەر لە ئاگرۆکوژاندن ئەو پەڕی احتیات بکەین چون هەمووی دارستانەکان بەلای منەوەقەی ژینگە پارێزێکی ڕاستەقینە گران قیمەت نییە کە ئەگەر ئەومان لە دەستا سەختە جێگرەوەی بۆ پێیاکەین آخر قسەیش زۆرێ لە دۆستانمان دڵیان پێوە بێن نیانتوانی هەرێکێ بە دەلیل لە بیرمان نەچێت هەر کەسێک فقط لایەنگری ژینگە بێت نەیچێت ژینگە بکوژێنێتەوە و ژینگە ببوژێنێتەوە ئێمە خۆشەویستە بۆمان ئێمە نەیاری ژینگەش بە دژمن بە نەزانی ئەزانین بۆ یەکانە ئەوانەیش نەیارن چی ئەسووتێنن چی ئەکوژن چی پیسی دروستەکەن لە ژینگا و لێی نازانن ئێمە وەکو دژمن ناڕوان پیانەژین بەخوا دانەچڵەکیاون ئەوی چاکەینە ئەرکێ لەسەری خۆمان بۆ داچڵەکانی ئەوانیش ئەشێ لێ کۆڵینەوە و چالاکیەکانمان زیاد بکەین با نەوێتە دژمنایەتی و دژیکردن منیش سپاسیەوە کەم سڵاوی جەماعەتی پێنجوێنیشتان پێگەێنم ئەمانەتیانەدا ئەیان و ئەو ئاسنانە گرنگ نیان خۆیان گرنگن هۆشیان بێت ئەو ئاسنانی ئێمە نەوێتە هۆی ئاگرکوژانەوە خوا نەخواسە دەستیان قاچیان درکێکی پیا بچەیە بریندار بوون ئێمە حەزەکەین خۆیان تەندروستون لە ژینگەکە زیاتر
ئەوچە پەیامی ئەوان و بۆیەوە زۆر زۆر سپاس دەستان خۆش بێت.